لە پەراوێزی نامەکەی بەلفۆردا کە دەوڵەتێکی بۆ جوولەکەکان پێدروستکرا دەکرێ و پرسیارە بکرێت ئایا کورنەی دەتوانی نامەکەی تێلەرسۆن بەر لە ڕاپرسی بکاتە بنەما بۆ هەمان مەبەست 2/11/1970 مانگێک بەر لە داگیرکردنی فەڵەستین ئارسەر بەلفۆر وەزیری دەرەوەی و کاتی بەریتانیا نامەیەکی پشتیوانی بۆ دروستکردنی دەوڵەتێکی نەتەوەیی لەسەر خاکی فەلەستینیەکان نووسی کە دواتر بە بەڵێننامەی بەلفۆر ناسرا. هذا الرجل القميء شكلا والموشح أصفرا دوای 37 ساڵ لە بەرواری نووسینی و نامەیە لە 14 پێنجی 1948 بەریتانیا بەڵێنەکەی بردە سەر و دەوڵەتێکی نەتەوەی لەسەر خاکی شەرعی و یاسایی میلەتێکی دیکە بۆ جوولەکەکان دروست کرد. بەو بۆنەوە ئەمڕۆ لە شاری هەولێر کونسوڵخانەی فەڵەستین سیمینارێکی بەڕێوە برد و تێیدا ژمارێک لە هاوڵاتیانی فەڵەستینی دانیشتووی هەرێم بەشداریان تێدا کرد. وعد بلفور لصالي 1970 أو رئيس وزراء بريطانيا قوتي وعد بلفور أو وعدي داتا إسرائيل بياني انت ولنا ودولتي فلسطيني داينا أو وقتي لو وقتي 1970 لأن إسلام أمر بخون فلسطيني ما لأنه كردستان سلسارم وزع خوم نازم تشيا نعم فلسطيني نعم عراقي نعم كردي ما هي يعني نابرم استأمن نابرم بس ما فلسطيني نابرم بقى ما فلسطيني باش او عالم لو او يهوديان خريان كذا ولا ناو دولة اوروبا وروسيا وامريكا لنا فلسطيني عندنا كريانة دولة اسرائيل. هەرچەندە ئاستی پشگیری نێونەتەوەی بە تایبەت وڵاتانی زلهێز بۆ گەلی جوولەکە و بە دیاریکراوی بۆ قەوارەی جوولەکە جیاوازترە لە هەر میلەتێکی دیکە، بەڵام لە یادی 100 ساڵەی بەڵێنی بەلفۆردا پرسیارێک دێتە پێشەوە ئایا نەدەکرا کوردە و نامەی ڕێکس تێلەرسۆنی وەزیری دەرەوەی ئەمریکا کە چەند ڕۆژێک بەر لە پرۆسەی ڕاپرسی ئاراستەی بەرپرسانی هەرێمی کوردستانی کرد بکرێتە بەڵێننامەیەکی مێژوویی و گەلی کورددەستکەوتێکی گەورەی پێبەدەست بهێنە، بە تایبەت کە لە نامەکەی تێلەرسۆندا بەڵێنی پشگیری ڕاپرسی بۆ سربەخۆی بە کوردرا بوو ئەگەر حکوومەتی عراقی مافە دەسووریەکانی بە هەرێمی کوردستان نەدا.